وەرزی بەهارە و کەژوچێ و سەوزیان پۆشیوە. دوای وەرزێکی درێژی زستان خاچی بە یاریش تێراو بووە. مام سەعید دانیشتووی گوندی وێزەی سەر بە ناحیەی وەرتەیە. نیر و ئامۆری وە ملی گاجووتەکانی خستون و شەڕی ناهەمواری زەویەکە و سەختی خاکەکەیان پێدەکات. ئەو زەویانی لێژن و ئامێرا تازەکانی جووتکردن ناتوانن کاریان تێدا بکەن، بەم ڕێگە سادەیە و نەریتە کۆنا دەچێڵدرێن. ئەمە هەموو ساڵان بەچاران نەچێڵە، بەس ئەو ساڵ زەحمەت بەچاران لێوە بوو. لەوانێ بە پێنجان لێ بووم، 5 و 6 ئەوە. جا دوو وەرزان دەست پێکەم، وەرزی بوهار و پاییزی. پاییزە بڵێن وەختی گەرمدا چقانێ دەست پێ ئەەکەم، بوهارە وەختی جۆتی ڕەزی. بوهار هەنگە بوهار داهات ئەسما شتانێ ڕزما لێن دەرەیە، شەوێسمە وێن دەرێ، کۆڵ و توشتیا لێن دەرێ، خانیا لێیە. جار هەیە 4 شەو 5 شەوان لێن دەرێ بووم. ڕزەکە زۆرە، بڵێن 5 ڕۆژ 6 ڕۆژ 7 ڕۆژ جۆتی لێکەم نییە. ئەگەر بیتە باران لێم تا خەلاسم، ئەگەر بارانیش بی دێمەوە. ئەگەر لەوێش خەلاس بووم، یعنی خزم و برادەر و دۆست و شتوەیە گانی وێدەم ئەوان لە خۆ جۆتی پێکەن و هەتا ڕست خەلاسە بن. یعنی ئێستا بڵێن جۆتی ئێستا بەز ڕستن، ئەگەر ڕست خەلاس بوون جۆت نامینی. ئەمینتەوە بڵێن پاییزێ، پاییزێش بڵێن وەختی گەرماندادێ ئەوەندەی پێچێن وتەوە. ئەگەر کەسێکی بڵێم دەوێ دەم گەنا ئەو بەرڵێنەکەم. زەحمەتەکەی ئەوەیە ئەگەر جۆت بڵێن ئی قوربی ئی نەخۆشە. ئەگەر کەستە کام مەسە بڵێستا بڵێن هەموو کەستە چاکردی گای پێی ناچێردی بە زەحمەتە چێدری. ئەگەر کەستە کان نەکا بۆچی مشتێ خۆ چاکە چێردی بەسێ نەیەبی یان پەرێز بیان شەوبی ئەو ئاسانترە و خۆشترە. هەم لۆ جۆتیاریش هەم لۆ گەیانیش. ئەمەیان تەقریبەی 30 ساڵ زیاتر جۆتم بەس بەگەیان کردیە. 30 ساڵ ئەمن جۆتی بەگەیانەکەم. ئەنی وەتی وەم لایەتە ئەمن جۆتی هەر بەگەیانەکەم. ئەرێ وەڵا ینی ئەگەر بەسە بڵێم جۆتی خۆی بڵێ هەنەبی لێوە ڕز نام، ئەگەر 10 ڕۆژ جۆتی بکەم 20 ڕۆژ جۆتی بکەم لێوە ڕز نام، بەس ئەبین جۆتی وە بڵێن ینی قوڕەیان بە کەستەکە ئەستا زۆر پێوەمان دەبی ملی پێوە دێشن ناچێردرێ هەم بەخۆش هەم بەگەیش. ئەگەنا جۆتی خۆشبی ئەم لێوە ڕز نام، ئەگەر 10 ڕۆژ بی 15 ڕۆژ بی هیچم بەخارشم دانایە. ئەگەرچی وەردانەوە و چێڵانی زەویەکە بەهێزی گاجووتەکان دەکرێت، بەڵام مام سەعید دەڵێ حەز دەکەم خۆم ماندوو ببم و ئەوان ماندوو نەبن. ئەو کاتانش جووتیان پێدەکا، ئالیکی تایبەتیان دەداتێ. حەزم لێ بەخۆ برسیم ئەو برسی نەبن، بەخۆ ماندیم ئەو ماندینم. ئێستا من بڵێن ئەگەر بەخۆ جۆتیان پێ بکەم، ئەگەر مانگەچیان جۆتی پێ بکەم، یەک مانگیان جۆتی بکەم بەخاڵشیان دانایە، لەبەرەوەی ئەمن ئەزیەتیان نادەم، مانگیان ناکەم. یان بەدەست چە گۆرێک کابرا دەستە سووکن یان بەخۆ جۆتیارە ئیشەکەی لەکن ئاسانترا، یان گای چاتر بەدەنجۆرە. کابرا هەیە مەسە بڵێن قەدی جۆت نەکردیە نازانێت جۆتی بکە، ینی نە لە گانیش زانم نەگاشی بە قسەیشەکەن گاکانیشمان دێن بەخۆشمان دەبی. بەس ئەمن لەبەرەوەی ئیشەکەم ئەو حاڵەیە نەگاش ئەزێتە دەم، نەبە مەسە بڵێم بەخۆش
گەلێک پێوەماندی بم. ئەوە نیرە، ئەوە ناو نیرەیە، ئەوە کەڵاوەیە، ئەوە ئیرتەیە، ئەوە سەرمژانکەیە، ئەوە مژانێ جوتیە، ئەوە هەپەیە، ئەوە ئامورە، ئەوەش دەستە مستەیە، ئەوەش دارجوت، ئەو دارجۆتەش بزمارە بەسەریوەیە، ئەوە پێیان لێخوری گلیش پێ بۆی لە ئابوورێکەوە. بۆ چێڵانی هەر زەویەک کە ڕووبەرەکەی چەندۆن مێک بێت پێویستی با زیاتر لە 5 ڕۆژە. ئەو 5 ڕۆژە بەرهەمی ساڵێکی خۆراکی بۆ جووتیار و ئالیچی گاجووتەکانیش دیاری دەکات.